ڕاستە کاک دکتۆر ئەم کێشەی ئەوێ من حەقی ڕەفیقەکانم چی لەبەرەکەن خۆ من بەرپرز نیم لەوان ئەنجا باسی کافتریاشەکە و نێرگەلەش من هەنێک کار بێزارە بم ئەوان هاوڕێی زانکۆ من لەگەڵ یان ناچمە دەرەوانێ خۆ من نێرگەلە ناکێشم ئەنجا کێشەی ئێوێ ئەوان حەزەکەن بێن بۆ ماڵی ئێمە من قەت پێیان ناڵێم ئەنجا واز لەوەش بێن ئەم بۆچی سێری جلوبەرجی ئەوانەکات بەسە کچی من خۆ چاو نابەسێتەوە تو ینیتە ماڵەکە بە بەردەمی یعنی تۆ سەبەبی دوای ئەوە تۆڵی ئەوان نێرگەلا کێشن و نازام شەو تا درنگ لە کافتریا بنووسگەرا کێشن چیلاقی بمنەوە چۆن ئەو پندە کودۆ لەبی چۆڵەوەی لە تەنیش کورەوە بێ پڕیشی بەرەکەوێ خوشکی من با یەکشتی پێ بڵم بەزڵی عاجز نەبێ ئەڵێ هاوڕێکانتم پێ بڵێ پێ دەڵم تۆ چ کەسێکی معقولە ینی ئینسان لە کودەواری خۆماڵێ منجەڵ گەڕا سەرقاپی خۆی دۆزیەوە من ناڵم ئیشەڵڵا وا بێ بەس ناکرێ ینی من ئەگەر خۆم حەزم لەو شتانە نەبێت چۆن هاوڕێتی و کەسان ناکەم خوشکی من ێسا بۆ کۆمەڵێشت تێ ئیمانم پێێتی بەخوا من هاوڕێتی و کەسان ناکەم کەوانی ژیمانێن بەو شتەیە قەنەعەتیان پێێتی نابێت تۆ ئەوە بڵێ ئەوە لە من حەقم چییە بەسەر هاوڕەکانەوە کاک دکتۆر من خۆی ئەزانێ من کابراایەکەم لە خواترسم من نوێژی خۆم ئەەکەم من سرم بچی و نێژم ناچێ من پێ ئەڵم ئەمانە مەهێنەرە ماڵەوە دوای ئەوە ئەگەر من کابراایەکی خراپ بوومایە ئەم قسەیەم نەکرد وەڵا هەر قسەم نەکرد یا کابراایەک بوومە چاو لە دەربوومایە حەزم کردە سریانم کردە قەدەو قسەیەم نەکرد یعنی کێشەکەی ئێمە ئەوەیە من کە ئەڵێم ڕەفیقاتیان مەکە من ئەم ڕەفیقانی ئەم کە هەیەی من گومانم لیان هەیە بەڕاستی لە کەسی تر ناچن یعنی نازان کەچی ئەم دیفاعیان لێکە